میوانێکم هەیە لە سلێمانیەوە کامەران غەریب شۆفەکاری سیاسی لەگەڵمانە کاک کامەران ئەم کاتە باش ینی هەمومان بینیمان وەزانین کە جەنگی ئەمریکا و ئیسرائیل دژی ئێران کەی دەستی پێ کرد بەڵام ئایا پێشبینیە کرێت کەی کۆتاییەت؟ سڵاو دکتۆر خۆشحاڵم بە ئەتبینیوە هیوای تەندروستی و سەلامەتی بۆ هەموو کوردستانیانی عەزیز ئەخوازم بەڕاستی ئەمە پاشخانێکی دوور و درێژی هەیە دژایەتیکردنی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێران هاواروا بە پێچەوانەشەوە لە پاش ئەوەی کە شۆڕشی گەلانی ئێران لە ساڵی 1970 سەرکەوتنی بەدەستهێنا و پاش داگیرکردنی سەفارەتی ئەمریکا لە ئێران و هەروەها زانینی ئەوەی کە ئەمریکا پاڵپشتیەکی زۆری ڕژێمی شاهنشاهی بووە ئەو کۆمارە تازەیی کە لە ئێران هاتە سەر حکم و بەناوی کۆماری ئیسلامی ئێران دژایەتیەکی ئاشکرای ئەمریکای ڕاگەیاند کە تاوەکو ئێستاش بەردەوامە. ئەمە لە ڕووە سیاسیەکەوە لە ڕووە ئاینیەکەوە دژایەتیەکی سەرسەختی ئیسرائیل بوو چونکە ئەو پێی وایە کە قودس کە قیبلەی یەکەمی موسڵمانانە لەلایەن ئیسرائیلەوە داگیر کراوە پێویستە لەلایەن ئەوانەوە ئازاد بکرێت. تاوەکو ئێستا ئەم ململانەیە هاتووە ئەوەی کە لەم ماوەی هەفتەی ڕابردووە بینیمان بەڕاستی شۆکێکی زۆر گەورە بوو بۆ هەموو جیهان چ لە ڕووی ئابووریەوە چ لە ڕووی سەربازیەوە بۆ لەبەر ئەوەی کەس تەسەووری ناکرد بەو شێوە فراوانە ئەمریکا و ئیسرائیل لە ئێران بدەن و ڕوبەڕووی ئێران ببنەوە. هەروەها شۆکێکی گەورەش بوو بۆ چاودێرانی سیاسی و بۆ ئەمریکا و ئیسرائیلیش کە ئێران بەو فراوانیە وڵاتانی دراوسێی خۆی بکاتە ئامانج. ڕاستە شەڕەکە ئەمریکا و ئیسرائیل دەستیان پێکردووە بەڵام وەکو هەموو جارێک بەرپرسانی ئێران ئەبینین کە باسی لێواکەن ئەڵێن کۆتایی هێنانی ئەم شەڕە بەدەست ئەمریکا و ئیسرائیل نەماوە بەدەست ئێرانە لە کاتێکا کە ئێستان نە بەدەست ئەمریکا و ئیسرائیلە نە بەدەست ئێرانە بۆ چونکە هەندێک وڵاتی تری دراوسێش هاتووەتە ناو ئەو شەڕ و ململانەیەوە. ئێمە ئازانین کە ئێران لە ڕێزی دەیەکەمی وڵاتانی جیهانە کە زۆرترین دراوسەی هەیە لە ڕووی دەریایی و زەمینی هەروەها لە ڕووی پێنجیەکەمین وڵاتی جیهانە لە ڕووی زۆرترین دراوسێکە لە سنووری زەمینی زۆرترین دراوسێ هەیە لەم بەڵێ پێت وایە ینی جەنگەکە بەرفراوانترە بێت بەو بۆچوونەی کە خۆت خستە ڕوو کە وڵاتانی دیکەش ئەگەری هەیە بێنە ناو جەنگەکەەوە؟ بەڵێ ئێستا بە شێوەیەکی بەرفراوان جەنگەکە بەرفراوان بووە بەڵام هەندێک وڵاتی دراوسەی ئێران ماوەکە بینیمان دوێنێ خەریک بوو تێوە بگلێن ئاگداریە وەکو ئازربایجان هەروەها وەکو تورکیا بەڵام ئێران زۆر لەوە وشیارترە. ڕاستە وڵاتە عەرەبیەکان هەروەها عێراقی کردوتە ئامانج بەڵام بەنسبەت تورکیا و ئازربایجانەوە هۆشداریەکی باشتر وەرەگرێ بۆ لەبەر ئەوەی تورکیا ئەندامی حلفی ناتۆیە ئەگەر بەندی پێنجی ناتۆ فعال بکرێ هەموو وڵاتانی ناتۆ تێکەڵ بەو شەڕەی ئێران و ئەمریکا و ئیسرائیل لەبن. بەنسبەت ئازربایجانی شەوازین کە هاوپەیمانێکی سەرسەختی ئیسرائیلە پێگەی ئیسرائیل لە ناو خاکی ئازربایجانە هەیە هەروەها دراوسەیەکی مشتومڕاویە لەگەڵ کۆماری ئەرمینیا لەسەر ئەو کێشە مێژوەی کە هەیان بووە و کە ناگۆڕنۆ قەرەباغە ئێران لایەنگیری لە ئەرمینیا کردووە بە دژبەر بە ئازربایجان. ئەمە دوژمنایەتیەکی دێرینەی دروست کردووە ئەزانین کە کۆمەڵێک لە حیزبە ئۆپۆزیسیۆنە تورکیەکان کە بزوتنەوەی نەتەوەی ئازربایجانی جنوبی لە باکۆ دامەزراوە ئەوان ئیش بۆ سربەخۆیی ئازربایجانی ئێرانەکەن کە بە ئازربایجانی جنوبی زۆر باش ئەمە ململانەکە قورستر ئەکا. بەڵێ باش کا کامەران دێمەوە لات دیمەنێکی ڕاستەوخۆمان هەیە لە لوبنان ئێستا ڕاستەوخۆیە دیمەنە ئیسرائیل لوبنان ئۆردومانەکات بێگومان لەگەڵ بەرفراوانبوونی جەنگەکە لە ڕۆژی سێم بەدواوە حیزبوڵای لوبنانی دەستی بە بۆردومانەکان بۆ سەر ئیسرائیل کرد ئەوە تانەی ئیسرائیل ناوە وەڵامی حیزبوڵا داتەوە و هەڕەشەی لە ناوبردنی یەکجارەکی حیزبوڵا کات
و دەستی بە بردومانی چڕ بۆ ناوچە جیاجیەکانی لوبنان کردو بە تایبەتی زاحی جنوبی کە حیزبڵای لوبنانی لەو ناوچەیە باڵادەستن کە ئەم بردومانانە زەرەر و زیانێکی زۆری بە لوبنان گەیاندووە. توانین بڵێن لە ڕێژەی قوربانیەکان لە دوای ئێرانەوە ئێسا لوبنان بە پلەی دووهەم دێت کە زیاتر لە 200 کەس لە لوبنان تا ئێسا 123 کەس بە دروستی لە لوبنان تا ئێسا کوژراو هەیە و ژمارەیەکی زۆر لەوە زیاتر برینار هەیە لە ئەنجامی ئەو بردومانانەی کە ئیسرائیل کردوێتی. هەروەها سەرۆکی حکوومەتی لوبنانی ڕایەگەیەنە کە ئێوان خوازیارن کە لەگەڵ ئیسرائیل بگەنە ڕێکەوتنێک بۆ پارێزگاریکردن لە ناوچە جیاجیەکانی لوبنان بۆ ئەوەی ئەم جەنگە پەرە نەسەنێت و زەرەر و زیانی زیاتر نەگەیەنێت بە ناوچەکە. ئەو دیمەنانەیە بینن لەسەر شاشەی کوردستان 24 لە ئەنجامی هێرشی ئیسرائیلە بۆ سەر بەیروت لە لوبنان. باش کاک کامەران، جەنگەکە بەردەوامە، ئێمە ناچارە بین ناوە و دیمەنان ڕاستەوخوانەی کە هەیە بڕێنە دیمەنەکان. من ئێستا لەگەڵ جەنابە بەردەوامە بم. ئێمە بینیمان دوو خولی با بڵێن گفتوگۆ هەبوو لەگەڵ ئێرانە لە هەردوو جارەکە لە ناو گفتوگۆکانە ئەمریکا و ئیسرائیل پەلاماری ئێرانیاندا. ئێستا هیچ دەرفەتێک هەیە بۆی جارێکی دیکە ئەم لایەنە ناکۆکانە بە تایبەتی ئەمریکا و ئێران بگەڕێنەوە سەر مێزی گفتوگۆ؟ بەڵێ ئەگەر سەرنجی لێدوانەکانی بەرپرسانی ئیسرائیلی و ئەمریکی بە تایبەتی نەتانیاهۆ و ترامپماندا بێ، تاوەکو ئێستا استراتیژی ئەم دوو وڵاتە گۆڕینی ئەو ڕژێمەیە، واتە نابێ ئەو ڕژێمەی کە ویلایەتی فەقیه بەو شێوەیە کە 47 ساڵە سەرپەرشتیەکە لە ئێران بمێنێت. دوا ئەوە سیستەمی سیاسی ئێران بە شێوەیەک ئەگۆڕێ و ئەوان چ کەسێکیان لە فکردایە کە سەرۆکایەتی ئێران کاوەروەها پەیوەندیەکانی ئەوسا لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا وەروە پەیوەندی ئابوووریەکانی لەگەڵ ئەمریکایە کە ئێمازانی زۆر لەوەتی ترامپ هاتۆتە سەر کار گرنگی بە لایەنی ئابوووریەدا و ئەو قازانجی کە لە وڵاتانی ئەیکا تا چەند ئەبێت تاوەکو ئێستا دیار نییە. بەڵام بە دڵنیاییەوە تاوەکو ئێستا استراتیژی ئەم دوو وڵاتە گۆڕینی ئەو ڕژێمەیە، بەڵام گۆڕینی ڕژێمی ئێستای ئێران ئەوەندە ئاسان نییە. مازانی کە لە پاش ئینقلابی ئیسلامی ئێرانەوە ئەو سەنگەرەکانی بردە دەرەوەی سنوورەکانی خۆی، وەکو چۆن خۆیڵێ سودوری ئینقلابی کرد بۆ دەرەوە لە لوبنان، لە عێراق، لە یەمەن، لە کۆمەڵەگە وڵاتانەی کە بە شێوەیەک لە شێوەکان ئەو باگراوندە تونڕەوە شیعەگەریەی کە لە ئێران هەیە ئەوان بە مەرجەعی خۆیانی ئەزانن ئەو توانیوێتی کە بە شێوەیەکی یەکجار استراتیژی ڕۆبچێتە ناو وڵاتانەوە ئەوانە بکا بە سەنگەری خۆی. هەرچەند کە لە ماوەی ڕابردووە سووریای لەدەستدا کە پێئەچێ ئەم مۆزاییکە سیاسی کە ئێستا ڕووی داوە مەوزوعی سووریا زیاتر لەبەر ئەوە هاتبێتە ئاراوە کە شەرع بەو شێوەیە وەکو هێزێکی تونڕەوی سونی هاتە سەر حکم لە سووریایەکە دوا بە دوای ئەوە ئێران بڕوخێ. بە دڵنیاییەوە هەمووی پەیوەندی بە یەکەوە هەیە بۆ لەبەر ئەوەی ئێران پێگەیەکی زۆری لە سووریای هەبوو. سووریا دراوسەی ئیسرائیلە. ئیسرائیل پێویستی بە فراوانکردنی خاک هەیە. هیچ دەریچەیەکی زیاتر لە سووریا بۆ ئیسرائیل قازانج نییە کە لێیەوە خاکی بۆ فراوان بێ. بۆیە باستان ئەبینین کە ڕۆژانە لە هەواڵەکانە باز ئەکرێ وردە ئیسرائیل پەرە بە کردە سەربازیەکانی خۆیەدا خاکەکەی لە وڵاتی سووریاوە زیاتر فراوانەکە. ئەمە وەکو زنجیرەیەک ئەڵقە بە دوایەکە هاتووە. ئێستا نۆرەی ئێرانە دوێنە لە قسەکانی سەرۆک ترامپا بینیمان کە باسی لەوا کرد کە دوا ئێران نۆرەی کوبایە. ئەمە
بەدڵنیاییەوە ئەوەمان پیشانەدا کە سیستەمی نوێی جیهانی نەتەوە یەکگرتووەکان دای ناڕێژێ، کۆنوانسیۆکانی مافی مرۆڤ دای ناڕێژێ، بەڵکو ئەو منطقی هێزە دای ڕێژێ کە ئێستا سەرۆک ترامپ و ئەوانەی کە لە سەنگەری ترامپان لە جیهانا پیادەیەکەن. باش بەڕێز کامەران غەریب شۆڤەکاری سیاسی لە سلێمانیەوە لەگەڵمان بووی، زۆر سپاس بۆ تۆ.